ئینسانی ئیماندار وەکو پێغەمبەرەکەی نابێت یەئس بێنێت و بێ ئومێد بێت. چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرگیز بێ ئومێد نەبوو لە بانگەوازکردن بۆ ڕێگای خوا، من و تۆش ئەبێ وابین. قەت بێ ئومێد نەبین کاتێ ببینین خەڵکانێک وەڵاممان بە ناشرین ئەدەنەوە، یا خەڵکانێک نایەنە دەم بانگەوازەکەمانەوە یا نایەنە دەم قسەکانمانەوە. ئینسانی ئیماندار وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تعالی پێ ئەفەرمێ فذەکر ئینەما ئەنتە مذەکر لەست عەلەیهم بمسەیطر، تۆ لەسەرتە باس بکەی، لەسەرتە بیگەیەنی، ئیتر باقیەکەی لەسەر خوایە، دڵی خەڵک لەژێر دەستی تۆیان نییە. لە سوورەتی شورایشا فەرمێ خوای تعالی فإن أعرضوا فما أرسلناك عليهم حفيظا إن عليك إلا البلاغ. ئەگەر ئەوان پشتیان هەڵکرد خۆ ئێمە تۆمان نەناردووە ئیلا وە زۆر بیبیتە دڵ خەڵکەوە، تۆ لەسەرتە بەس گەیاندنت لەسەرتە بیگەیەنی. ما على الرسول إلا البلاغ والله يعلم ما تبدون وما تكتمون. سورة مائدة 99. يعني پێغەمبەران بەس تەنیا لەسەریانە بیگەێنن، ئیتر خوا لە ناو دڵی خەڵک ئەزانێ کێ دێتە دەمەوە کێ نایەتە دەمەوە، ئیشی خوایە. إنك لا تهدي من أحبب ولكن الله يهدي من يشاء. هدايت بەدەستی خوایە. جاری وایە پێغەمبەر حەزی کردووە کەسانێک ئیمان بێرن، بەڵام خوای گەورە هیدایەتیانی نەداوە. ئەبوو طالبی مامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر محاولەی لەگەڵا کرد و ئەم ئاەتە لەسەر ئەویش دابەزی، بەڵام ئیشی خوا لای خوایە و پێغەمبەریش ئیش خۆی هەیە. بۆیە فإنما عليك البلاغ وعلينا الحساب. بەلاغ و گەیاندن لەسەر ئێمەیە کە شوێنکەوتووی پێغەمبەرین، ئێمە دینەکەی خوا باسەکەین، حیساب و محاسبەکردن ئەوە لە لای خوای پەروەردگارە. جا ئەوە زۆر گرنگە خۆشەویستەکانم. جاری وایە تو هەندێشت بۆ خەڵک باسەکەی یان هەندێ حەق و هەندێ ڕاستی باسەکەی، خەڵکانێک نایەنە دەمتەوە لەوانەیە بیشمری هەر کەس باوەڕت پێ نەکا. پێغەمبەری وا هەبووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم پێغەمبەری وا هەبووە دوو کەس ئیمانی پێناوە، پێغەمبەری وا هەبووە هەر کەس ئیمانی پێ نەهێناوە، ئەسڵەن قەومەکەی کوشتیانە. معنای ئەوە نییە ئەو پێغەمبەرە مەسەن نەیتوانیە یان ڕاست نەبووە، نانە